لە سلێمانی لە بایەی سلێمانی وەرەگیرێت ئەوەش وانەیە تورکیا بەڵام ئەمە خاوە ناکرێوەران. دانیشتوانی پارێزگای سلێمانی لە ئێستادا قسەی زۆر لەسەر خراپی کوالیتی ئارد دەکەن و دەڵێن ئەو ئاردەی کە لە پارێزگای سلێمانی هەیە بەهۆی نزمی کوالیتیەکەیەوە پێزی نییە و لە کاتی دروستکردنیدا دەکەوێتە تەنورەوە. لە نێو هاوڵاتیاندا گلەی ئەوە دەکرێت بۆچی هەر هەمان گەنم لە پارێزگای هەولێر کێشەی تێدا نییە و کوالیتیەکی باشی هەیە، بەڵام گەنمەکەی سلێمانی کوالیتیەکەی وەکو پێویست نییە. ئاردی کەرکووکێت هەر ئەو بایەیە ئەیەنن لێرە 22,000ەکە لەبەر چی 22,000ەکە لەبەرەوەی بەقووەتە، بەڵام ئاردەکەی ئێمە لێرە 7,000ش ناکە لەبەرەوەی بێقووەتە ناکرێ بەنان، ماڵانیش بۆیان ناکرێ بەنان. ئەم مانگی پێشویان هەر ناکرا سلێمانەکە جاران زۆر چاک بوو بەڵامی سێ ئەویش ناکرێ بەنان. بەشی تا مانگی 5 کە دەسەکەین بە تەسویق لایەنە پەیوەندیدارەکانی ناوچەکە دەڵێن هۆکاری خراپی گەنم و ئاردی سلێمانی بۆ نەبوونی سایلۆ دەگەڕێتەوە و ئەو گەنمەی کە ئاردی لێ دروست دەکرێت بەهۆی نەبوونی سایلۆ لە مەیدانەکان کۆ دەکرێتەوە. ئەوە ژوا دەکات لە هۆکارەکانی تێکچوون پارێزراو نەبێت. ئەو کێشەیسە هەیە لە ئاردی سلێمانی بەسە سلێمانی نییە، لە هەموو شارەکانی عێراقەیە، لەبەر ئەوە کە گەنمی قۆماڵی وەرەگیرێ بە تەنیا ناکرێت بە ئارد لا هەمووی دەرەجەیەک بێ، دەرەجەیەکیش بە پێی ڕێژەی گلۆتین ئەکرێ بە ئارد. ئەوانەی کە وەرمان گرتووە ئێستا نسبەی گلۆتینی زۆر کەمە، تێکەڵیش بڵێن سایلۆ هەمووی لە سایلۆ وەرناگرین، لە بنکەکانی سیروان لە سەی سادق لە کەلار ئەوانە سایلۆتیان نییە، یعنی بە شێوەیەکی ئوسولی وەرناگیرێ، هەر لە ساحەکەیەوە بە شۆفڵ و وەریەگرین. ئێستا هیچ چارەسەرێکی بە داوامان کرد لە بەغدا بکو یارمەتیماندا گەنمێکی هاوردمان بۆ بنێرێ چارەسەر بکرێ. لە ئێستادا بەشێکی زۆری نانەوەخانەکانی پارێزگای سلێمانی لە بری ئاردی سایلۆکانی نێو پارێزگای سلێمانی بە ناچاری ئاردی تورکی بەکاردێنن کە نرخی هەر فەردەیەک 22,000 دینارە و ئاردەکەی پارێزگای سلێمانیش بەهۆی خراپی کوالیتیەکەیەوە نرخەکەی تەنها 7,000 دینارە. بەشێکیشیان هەردوو ئاردەکە تێکەڵ بە یەکدی دەکەن. بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش دەوترێت پێویستە لە پارێزگای سلێمانی چەند سایلۆیەک بۆ پاراستنی گەنم دروست بکرێت یا خودوەک و ساڵانی ڕابردوو ئاردیان لە پارێزگای کەرکووک و دووزەوە بۆ بێت. ئەو ئاردەی کە دابەشەکرێت لە سلێمانیا ئاردێکە کە کوالیتیەکەی باش نییە، ئەویش دەگەڕێتەوە بۆ پێکهاتەی گەنمەکە و هەم لە ڕووی کیمیاییەوە هەم لە ڕووی ئەو فیزیاییەوە. سبب ڕئیسیەکەش پێیوەسە بە وەرگرتن و خەزنکردنی گەنم. دیارە ئێمە بێ بە دوادار چوونەکەمان بەردەوام بێ، سبب ڕئیسیەکان ورتر دیاری بکەین، ئەوەی کە بکرێ بەداخەوە مەمەس پرۆسەیەکی مرکزیە، بەشێکی زۆری کێشەکانە گەڕێتەوە بۆ بەغا بێ بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی پەرلەمانی بەغدا، ئەوەی کە پەیوەندی بە بەغاوەیە قسە لەگەڵەوانە بکەین. زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە خراپی کوالیتی ئاردی سلێمانی پەیوەندی بە وەزارەتی کشتتوکاڵەوە هەیە، بەڵام وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وەڵامی هاوڵاتیان دەداتەوە و دەنووسێت ئەو بابەتە هیچ پەیوەندیەکی بە وەزارەتی کشتتوکاڵەوە نییە و وەزارەتی بازرگانی عێراق لێی بەرپرسا، بەڵام ئەوان هەوڵ دەدەن لێکۆڵینەوە لەو بابەتە بکەن. ڕامی عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.